خێزانێکی دەرەمەت دیاریکراون نازانن چۆن گزارشت لە هەستەکانیان بکەن کاتێک کچەکەیان لە ڕیزبەندی یەکەمەکانی هەرێمدایە. ڕاز خوێندکاری 12 ئامادەیی بازرگانی سلێمانی کچانە بە کۆنمرەی 611 پلەی دووەمی پیشەیی لە سەراستی هەرێم بەدەستهێناوە. گومان هەوڵێکی قورسمیە ئەو ئاسان نییە پلەی یەکەم بوون تۆ بتە یەکەم بی لەناو ئەهرێمە شتێکی ئاسان نییە بێ هەوڵێکی باشی بۆ بێ بەڵام کاتێکی دیاریکراون نەبوو بەڵام زیاد لە حەد ینی بۆ سەعەکەی ئەو کاتێ بۆ سەئیم تەرخان کردبوو بۆ شتێکم تەرخان نەکردبوو بێگومان هەستێکی خۆش بوو زۆرش بەلامەوە خۆش بوو چونکە قابلی هەوڵەکەم بوو ینی هەوڵەکەم بۆ ڕاستدەیە زۆر بوو کە بتوانم ئەو پلێ بەدەست بێنم. لەم ساڵدا خێزانەکەی ئەرکی زۆریان کێشاوە بۆ ئەوەی کچەکەیان نمرەی دڵخوازی خۆی بەدەست بێنێت. باوکی دەڵێت زۆر حەزم لە گەشتی هەواڵەکانە بەڵام بەهۆی کچەکەمەوە بە بێدەنگی بە دیار وێنەی هەواڵەکانەوە دانیشتوم و نەمیوێراوە دەنگی تەلەڤیزیۆنەکە بەرزکەمەوە. وەڵاتر وسکوتمان کردبوو بە کوردیەکەی بێدەنگ ببووین خاستەن من ڕۆژانە تەماشای ئەخبارمە کردەتر بەوەی دەرسەکانی هەمیشەوە منیش وازم لە ئەخبارەکە زیاتر حەزیشم هیوایەتم ئەخبار بوو بەڕاستی. وڵای ئێمە داوای لێبوردن لەو کەسانە ئەەکەین کە ویستوانە بێن و نەهاتوون بە بۆنەی ئەمەوە هەر خۆشیان میوانەکان زۆر مرۆڤی چاک بوون کە نەهاتوونە لەبەر ئەیان زانیوە کام سعیەکە زانیوانە خۆیان هەستیان بەوە کردووە. ئەم خێزانە نمونەی چەندین خێزانی ترە کە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا بە سەرکەوتنی منداڵەکانیان دڵخۆش بوون بە تایبەت لە سەراستی ئامادەیە پیشەیەکان لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی هەر سێ ئاستی یەکەم و دووەم و سێمی هەرێم بەڕێژەی لە 67 زۆرینەی خوێندکارانی ڕیزبەندی پێشەوەی دەرچووەکان لە خوێندنگا حکومیەکاندا تۆمار کراون. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.